هێزێکی زەبەلاحە لە منتقەکە دواتریش یەکێکە لە هێزەکانی ناتۆ لە دوای ئەوانەشدا دەوڵەتێکی دیکتاتۆری دەوڵەتێکی دژەبەشەری لەوێن دەرەیە هەوڵ دەداتن بە هەموو هێز و توانایەکەوە هەم خۆی بێرێتەوە هەم ببێتەوە میراتگرێکی عوسمانیەکان و بتوانێتن جێپێی خۆی و لە هەموو جێ قەیم کە لە دەوروبەرەی خۆی و قەڵەمڕەوی خۆی زیاد بکاتن. ئەو هێشانەی تورکیا دەیکاتن بەشێکی ئەوەیە کە ئەو ینی ئەو خواستەیە کە دەیەوێتن پەرە بستێنێتن و پەل بەهاوێتن. بەشی دووەمی ئەوەیە کە کۆمەڵک کێشە لە وڵاتەدا هەیە ئەو دەسەڵاتەی کە هەیە بە حکمی ئەو چەند ساڵی کە حکمی لەدەست بووە تووشی کۆمەڵک جێرمە و کێشە و کۆمەڵک شکستی ئابووری و سیاسی بووە دەیانەوێت کێشەکانیان بخەنە دەرەوە. تورکیا بێگومان هەر جارێ بە هەموو ئەو سیاستەی کە پیادەی دەکاتن دەوڵەتی تورک دژی هەموو مرۆڤایەتیە. من پێم وانە لە هیچ جێگایەک ئەوانە شتێکیان کردبێت کە دژی مرۆڤایەتی نەبێتن لە پێناومانەوەی خۆیان ڕەنگە شتیان کردووە وەکۆ بەکەڵشیەوە بێتن دۆ شتی کاتیوانە بەڵام هەندێک شتیان کردووە نەکرد دژی مرۆڤ دژی خۆشیانە دژی تورکەکانیشە. ئەوان هەوڵیان دائیمەن بە دەرەجەی سەرەکی لەبەرەوەی کورد نەتەوەیەکی زۆرە نەتۆیەکە لە ناوچەکە و بەڕاستی شەو کە نەتوانەی کە بەرگری دەکەن بە دەرەجەی ئەساس لە ڕۆژهەڵاتی ناوەستە ڕاست و لە جیهانیش من پێم وایە بە دەرەجەی یەکەم کوردە خەڵکی کوردستانە و لە بۆ تورکیاش پێویستی بۆ هەیە کە سەرکوتی ئەو هەموو هێز و ئەو جوولانە بچکە تورکیا مێژوێکی دیاری هەیە مێژوێکی زۆر درێژی هەیە لە پیادەکردنی دژایەتی کوردی کورد و قەتڵ و عامکردنی کورد. ئەو هێرشی ئەم دوایش کە کردیە سەر ناوچە گەشتیاریەکان کە کۆمەڵێک گەشتیاری عەرەب بوونە قوربانی بێگومان ئەو دەیەوێتن گۆمێک بشڵەقێنی زۆر گرنگە ئێستا ملەتی ئێمە بە ورد و درشتیەوە بە هەموو چین و توێژەکانیەوە بە هەموو دەستە و تاقمەکانیەوە ڕوبەڕووی ئەو هێرش و ئەو سەرکوتکەریەی ڕژێمی تورکیا بوەستنەوە. کورد بە شێوەیەکی گشتی هەر هەمومان یەکگرتو بین لە پێناوی نیشتیمانەکەمان بە تایبەتی کە کوردستانە چونکە دژمن لە هەموو لایەک محاولە دەکات زەفەرمان پێ بە تەمان وەکو ئەوە ئەمە ئێران و تورکیا و هەرسا دەورەمان ئەمە کە کورد لە ناوی تەوزیع بووینە هەر هەمویان دژمنی ملەتی کوردن یعنی هیچێکیان فەرقیان بە ملەتی کورد نەکردیە کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە برین یەک لەوانە دۆستمان بن هیچیان دۆستمان نین جا پێویستە لەبەر ئەو بۆیانە هەر هەمومان لە هەر چوار پارکی کوردستان یەکگرتو بین و بەرامبەر بە دژمن ببینە یەک پارچە ئەوە تەماحی خۆی هەیە کەوا تورکیا هیچ شتێکی لە پێناوی ئەو ملەتەی نییە تەنیا لە پێناوی بەرژەوەندی خۆی و تەماحی خۆی تورکیا هەتا ئێستا چاوی لە کوردستانی عێراق هەر بڕیە بە تایبەتی مووسڵ کەرکووک ئەگەر بتوانی لۆی بسوڕێ بە هەموو شێوەیەکی داگیری دەکات بەڵام ئەوە ئینتیزاری زروف و وەختی خۆی دەکاتن جا لەبەر ئەوەی پێویستە هەمومان ئەو شتانە ڕەچاو بکەین لە پێناوی ئەو دژمنانە نەهێلین زەفەرمان پێ بن دائیمەن یعنی ئەمە قەت ڕۆژێک لە ڕۆژان فکر نەکەینەوە تورکیا یاخود ئێران وەڵاهی دۆستی مەیە هیچ دۆستی منینە چونکە ئەوان لە پێناوی بەرژەوەندی خۆیان محاولە دەکەن دۆستایەتیمان بکەن ئەو چ مەساڵحیانە مەسلەی بەبەستی دوا ڕۆژیتیان بە هەر شێوەیەک بی دۆستایەتیان لە پێناوی ئەوەیە نەک لە پێناوی مە و بەرژەوەندی مەبی.